مۆزەخانەی نیشتمانی جەنگی جیهانی دووەم لە نیو ئۆرلینز بەشی ژووری ئازادی کە بە شیوەیەکی نوێ و مۆدرن سازکراوە کردەوە. دروستکردنی ئەو بەشە کە بە بڕی 400 میلیۆن دۆلاری تێدا خەچکراوە وەک ڕێزلێنانێکە بۆ دوا ئەندامانی نەوەی جەنگی جیهانی دووەم کە لە ژیاندا ماون و زۆربەیان لە تەمەنی 90ەکاندان یان زیاتریش. تام هانکس ئەکتەر و دەرهینەر و براوی خەڵاتی ئۆسکار لە مێژە پاڵپشتی مۆزەخانەی جەنگی جیهانی دووەم دەکات. ئێمە بەختەوەر و خۆشحاڵین کە لە ئەمریکادا دەژین، ئەو شوێنەی کە چەمکی ڕزگاری ستەم لێکراوان ئەگەر زۆریش بخایێنێت بەڵام بەشێکە لە پێکاتەی وڵاتەکەمان. ڕۆژی سەربازانی دیێرینی ئەمساڵ کەمێک جیاوازترە. ئەو سەربازە دیێرینانەی کە لە بۆنەکەدا ڕێزیان لێگیرا ڕەخنەیان لە توندوتیژەکان دەربڕی کە لە دەرەوەی وڵاتە ڕوودەدەن. کەی دەوەستێت بەو هەموو شەڕ و کوشتارە چیمان دەست دەکەوێت؟ بۆچی؟ ئەو شەڕانەی لە ئۆروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت بیرهینانەوەیەکی ئازاربەخشە بۆ سەربازە دیرینەکانی جەنگی جیهانی دووەم دەبوو بەرگەی بگرن. بیرهێنانەوەی بارودۆخی ئەو هەموو گەنجەی کە گیانیان لەدەستدا زۆر غەمبارم دەکات. سەربازە دیرینەکانی جەنگی جیهانی دەژایەتی خۆیان بۆ شەڕ دەردەبڕن. هەمومان یەک جار دەژین و هەمومان مرۆڤین، بەو شێوەیە بژی کە دەتەوێت بەبێ شەڕ پێویست ناکات شەڕ هەبێت. مۆزەخانەی نیشتمانی جەنگی جیهانی دووەم لە نیو ئۆرلینز کە بەم دوایە کرایەوە دیمەنە ترسناکەکانی ئەو سەردەمەمان پێشان دەدات کە زۆرێک لە سەربازانی ئەمریکا لە دوای هاڵیکاستەوە ڕوبەڕووی بوونەتەوە.